ئەردۆغان لە هەر دەرکەوتنێکدا هەڕەشەی هێرشێکی نوێ بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەکات، بەڵام تا ئێستا هیچ دەوڵەتێک گڵۆپی سەوزی بۆڵ نەکردووە و قەسەدەش بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێرشێک ئامادەیە. ئەمە جگە لە خراپی دۆخی ناوخۆی تورکیا بۆیە پێشبینی دەکرێت تورکیا ئەم جارە کۆتا بزمار لە تابوتی خۆی بدات لە سووریا. سروشتی دەسەڵاتی ئەردۆغان وایە بەبێشەر ناتوانێت هیچ کارێک ئەنجام بدات، بۆ ئەوەش بە بەردەوامی ڕووی لە کوردە و کوردستانی کردووە بە مەیدانی تاقیکردنەوەی چەکەکانی، بەڵام وا دیارە زلەی ئەم جارە بەهۆشی هێنایەوە و کە کورد پارویەکی ئاسان نییە بۆی. دەسەڵاتی ئەردۆغان باش دەزانێت ئەو هێزەی نییە بە تەنها هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان، بۆیە دەبێت رووسیا و ئەمریکا گڵۆپی سەوزی بۆڵ بکەن ئەو کات دەسپی خۆی تاو بدات، بەڵام ئەم جاریان وەک پێشتر نییە بازار و مامەڵەیان لەگەڵ بکات بۆ ئەوەی دڵیان ڕازی بکات و دەواازەی سووریای بۆ بکەنەوە. تەنانەت تورکیا کەرەستەکانی سووریاشی لەدەستداوە کە مامەڵەی پێوە بکات لەگەڵ رووسیا و ئەمریکادا، جاران لە بەرامبەردا گیرکردنی ئەفرین غوتەی ڕۆژهەڵاتی ڕادەست دەکرد. ئێستا داشەکەی بە تەواوەتی لە ئیدلیبیش خوار بووە. ئەمریکا و رووسیا هیچ کامیان بەرژەوەندیان لە هێرشێکی تورکیا بۆ ڕۆژئاوا نیە، تەنانەت ئیدلیبیش لە بازاردا فریای تورکیا ناکەوێت و رووسیا دەیەوێت لە ئیدلیب دەربچێ بەبێ بەرامبەر. تەنانەت ئەردۆغان لای پۆتین بەدەستی بەتاڵ گەڕایەوە و بۆیە تووڕەبوونی خۆی لە برێت مەگرۆکدا خاڵی کردەوە و لە ناوفرۆکەدا وتی تەحملمان نەما، مەگرۆک وەک سەرکردەی پەکەکە مامەڵە دەکات. چاوەڕێ ناکرێت ئەمریکاش مۆڵەتی هێرش بداتە تورکیا بۆ سەر ڕۆژاوا، چونکە هێرشێکی لەم شێوەیە و لەم کاتەدا لە بەرژەوەندی ئەمریکاش دانیە. ئەردۆغان ئێستا ئومێدی لەسەر کۆبنەوەی کۆتایی ئەم مانگە لەگەڵ بایدن هەڵچنیوە، بەڵام شارەزایان بە دووری دەزانن ئەردۆغان بە ئامانجێکی دڵخۆشکەرەوە بگەڕێتەوە. لەم تەنگەژەیەدا ئەردۆغان تەنیا ڕێگەیەکی بەدەستەوە ماوە، ئەویش هێرشی ئاسمانی و تۆپبارانی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە، بە تایبەت لە کۆبانێ، تلتەمەر، عین ئیسا و شەهبە بە ئەفرۆکەی بێفرۆکەوان هاوڵاتیانی مەدەنی و شەڕڤانانی قەسەدە دەکاتە ئامانج. هەڵبەتە ناکرێت تەنیا چاومان فاکتەرە جیهانیەکان ببینێت بۆ ڕاگرتنی تورکیا، چونکە سیاست نە دوژمنی هەمیشەیی هەیە و نە دۆستی هەمیشەیی. ڕەنگە ئەردۆغان لە بەرامبەر پلامارێکی دیکە بۆ ڕۆژاوا سازشی گەورە بکات لەسەر مێزی گفتوگۆ تا بتوانێت ڕەزامەندی نێودەوڵەتی بەدەست بهێنێت. بۆیە کوردیش بێ ئامادەکاری نییە بۆ بەرپەرزدانەوەی هەر هێرشێکی تورکیا، هەروەک نووری مەحموود وتە بێژیە پەکە دەڵێت ئەم جارە وەک سەرەکانی نابێت. ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆ وەڵامدانەوەی هەر هێرشێکی تورکیا. پێشبینی چاودێران وایە ئەگەر ئەم جارە تورکیا هێرشێکی نوێ بکات ئەوە شەڕێکی درێژمە و دای لێ دەکەوێتەوە. لەبەرەوە ئەو پرسیارە دەبێ بکەین کە ئایا بارودۆخی ناوخۆی تورکیا لە ڕووی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی هاوکار دەبێت بۆ شەڕێکی درێژمەودا لەگەڵ کورد، یان تورکیا ئەم جارە کۆتا بزمار لە تابوتی خۆی دەدات لە سووریا؟ داهاتوو وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە.